پاش سەرکەوتنی لە هەڵبژاردننی ویلایەتی بەنجاب و مەراسیمە جەماوریەکانی پۆلیسی پاکستان تۆمەتی تیرۆری بۆ عیمران خان سەرۆگۆزیرانی پێشوو دروست کردووە. لایەنگرانیشی بە مەبەستی پاراستن و پاڵپشتیکردنی لە دەوروبەری ماڵەکەی کۆبوونەتەوە. پاش ئەنجامدانی هەڵبژاردننی ویلایەتەکان و سەرکەوتنی پارتەکەی عیمران خان لە ویلایەتی بەنجاب کە خاوەنی زۆرترین دانیشتوان و دەنگدەرە، هەروەها ئەنجامدانی چەندین خۆپیشاندانی جەماوەری و هەڵمەتی هەڵبژاردن و پێشکەشکردنی وتار، پۆلیسی پاکستان تۆمەتی تیرۆری دایە پاڵ عیمران خان سەرۆگەزیرانی پێشووی پاکستان و سەرۆکی پارتی ئینساف. پاش تۆمەتەکانی پۆلیسیش بۆ مەبەستی پاراستن و پاڵپشتیکردنی لایەنگرانی عیمران خان دەوروبەری ماڵی ناوبراویان گرت و هوتافیان دژ بە حکومەتی ئێستا و پاڵپشتیکردنی عیمران خان وتەوە و داوای ئەنجامدانی هەڵبژاردننی گشتی پێشوەختیان کرد. بەپێی هەواڵی ئاژانسی ئەسۆشیێتد پرێس، ئەو تۆمەتەی ئاراستەی عیمران خان کراوە لەسەر تیرۆر پەیوەستە بە پێشکەشکردنی وتارێکی ناوبراوە لە ڕۆژی شەممە لە میانەی گرتبوونەوەیەکی جەماوەری لایەنگرانیدا کە تێیدا عیمران خان وتارێکی پێشکەش کرد و وتی یاریدەدەرێکی دەستگیر کراوە و لە کاتی لێکۆڵینەوە لەگەڵیدا لەلایەن پۆلیسەوە شکەنجە دراوە، هەروەها ڕاشی گەیاند بەو هۆیەوە داوای یاسایی لەسەر پۆلیس تۆمار دەکات. هەروەها ڕووی لە پۆلیس و دادگا کرد و وتی پێویستە ئامادە بن چونکە هەموو ڕێکارێکتان لە دژ دەگرینە بەر، ئێوە هەمووتان پێویستە شەرم بتانگرێت. پاش پێشکەشکردنی ئەو تارەش پۆلیس تۆمەتی تیرۆری دایە پاڵ عیمران خان و با تۆمەتی ڕەخنەگرتن لە پشکنەری پۆلیس و داواکاری گشتی و هاندان داوای یاسایی لەسەر تۆمار کرا و قەدەغە خرایە سەر تەواوی وتار و ڕاگەیاندراوەکانی لە کەناڵەکانی ڕاگەیاندن و پێگە کۆمەڵاتیەکان بە فەیسبوک و یوتوبیشەوە. هاوکات لەلایەن پێگەی فەرمی پارتی ئینساف کە لەلایەن عیمران خانەوە سەرۆکایەتی دەکرێت، وێنەی گرتبوونەوەی جەماوەری لایەنگرانی عیمران خان لە بەردەم ماڵی ناوبراو بڵاو کرایەوە و تێیدا ڕاگەندرا مەترسی دەستگیرکردنی عیمران خان لەلایەن پۆلیسەوە هەیە. عیمران خان لە مانگی نیسانی ڕابردوو لەلایەن پەرلەمانی وڵاتەکەی و متمانەی لێوەرگیرایەوە. ئەو هەوڵەش لەلایەن ناوبراوە بە کودەتا ناوبراو داوای ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە دەکات.